خۆتان لێبێت و ئەم کاتتان باش بەردەوام لەگەڵ پێشکەوتن و بەردەوامی هونەرمەندان و نووسەران لەگەڵتان دەبین بۆ ئەم هەفتەیەش گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتەتان پێشکەش دەکەین. کتێبی لە ئەبوبەکرەوە بۆ ئەبوبەکر لە هەڵەبجا بڵاو کرایەوە. کتێبەکە لە نووسینی نەورەس ڕەشیدە و باس لە خەلافەتی ئەبوبەکری سدیق دەکات تا ئەبوبەکری بەغدادی. تیایدا بە شێوەیەکی مێژوویی بەکارهێنانی ئاین لەلایەن دەسەڵات و بێبەریبوونی ئاینی ئیسلام لە کردەوە تیرۆریستیەکان باس کراوە. کتێبێکی نوێیە لە دنیای کوردیە، باز لە تاریخێکی دوورودرێژی 1400 ساڵەیەکە لە ئەبوبەکری سدیقەوە تا ئەبوبەکر بەغدادی کە ئەو کێشە و ئاریشانە ئەو گرفتانەی کە لە دنیای ئیسلام هەن بە وردی بە چڕی هاتۆ بە شێوەیەکی کوردیانە لە بەرژەوەندی و لە ئاستە سیاسیەکەی، ئاستە کۆمەڵایەتیەکەی، ئاستە مێژوویەکەی شرۆڤەیەکی ورد و درشتی قۆناغەکانی دنیای ئیسلامی و ڕەوتی ئیسلامی کردووە کە پێم وابێ ئەمە کاردانەوەی بە دوای خۆیانە کاردانەوەی ئیجادی هێنێ و گۆڕانکاری لەسەر هزری تاچی کورد دروستەکە. ئەگەر تاچی کورد بیەوێ ئەم کتێبە بخوێنێتەوە، ئەم کتێبە پێویستە لە هەموو ماڵێکی کوردیە هەبێ و هەموو تاچێکی کورد ئەم کتێبە بخوێنێتەوە بۆی کە ئێمە بزانین مێژووی ڕاستەقینەی ئیسلامەک و خۆی، چونکە ئەم کتێبە تەرەفداری هیچ لایەنێکی نەکردووە، بە شێوەیەکی محایدانە گۆڕانە سیاسیەکان، گۆڕانە هزرەکانی دنیای ئیسلامی، گۆڕانە مێژوویەکانی باس کردووە. دێ پەنجە لەسەر ئەو خاڵانە دانێک کە بوونەتە گرفت لە دنیای ئیسلامدا. ئەو کتێبە خوێندنەوەیەکە بۆ سەرچاوی تونند و تیژی، سەرچاوی توندی تیژی کە زۆر کەس ئەیگەڕێنێتەوە بۆ دین، بەڵام من لەو کتێبەوەی کە خوێندنوومەتەوە سەرچاوی تونند و تیژی زیاتر دەسەڵات خۆی ئەو سەرچاوەیە کە لە تاریخی کۆنی هاتنی دینی ئیسلامەوە ئەدیانەکانی تریژی، ینی ئێمە ئەگەر مێژوو سیرکەی و بەڵام ئەو دەسەڵاتانە دینیان بەکارهێناوە، دینیان کردو ئامڕازێک وەگوتم کردیانە مادەیەک بۆ پاراستنی پەرژەوەندی خۆیان و بەو چەکە بەکاریان هێناوە بۆ ئەوەی کە لە دەسەڵاتە بێن و درێژەی پێبن. و یەکێک لە گرفتەکانەوەیە کە مێژووی کۆنی بانگوازی ئیسلامی و مێژووی فتوحاتی ئیسلامی درێژەی پێئێرێتە ئەم سەردەمە. کاولکاری خوێنڕێژەیەکی گەورە، کاولکاریەکی گەورە ئەکرێ کە دین خوێندنەوەی من بە گوێرەی ئەو کتێبەی کە نووسیومە بێبەریە لەمانە. ئەوە سوڵتەیە کە بە ناوی درێژبوونەوەی خەلافەتی ئیسلامی یا بانگەخوازی دینی ئیسلامی درێژە بە کوشت و بڕی مرۆڤ بە ناحەق، یعنی لە پای چیە یعنی؟ ژمارەیەک لە میوزیکژەنی کورد و ئەڵمانی پێکەوە لە شاری کۆلن لە ئەڵمانیا کۆنسێرتێکیان ئەنجامدا. ئامادەبوانی کۆنسێرتەکە لە نەتەوەی جیاواز پێکهاتبوون. بە بێجیاوازی چێژیان لە میوزیکی کوردی دەبینی و ئاوێزانی ئاواز و گۆرانیەکانی گروپەکە بوون. me projeyekî wisa kir em stranên Kurdî, Tirkî, Ermenî, Kurmancî, Zazakî me anî balhev û endamên vê projeya me ez û Cemîl em wek Kurd û sê keçikên Alman ê ku bi zimanê Ermenî, Tirkî û Kurdî jî distirên û bi taybetî piranî mûzîka Kurdî bi me re lê dixin û bi rastî gelek kêf xweşin ku em mûzîka Kurdî û موزیسیانên Alman bi hev re vê projeyê me ava kiriye.
Es war am Anfang, als wir zum ersten Mal kurdische Melodien in der Besetzung لە سەرەتای هەوڵەکانمان بۆ ژەنینی میوزیکی کوردی ئەو چارەکە تۆنەی لە میوزیکی کوردیدا هەیە بۆمان زۆر زەحمەت بوو. ئەوە وەکو زمانێکی تازە بوو بۆمان. دروستبوونی هەستی مرۆڤی ڕۆژهەڵاتی بۆ ئەم جۆرە میوزیکە کاتی دەوێت. دەبێ خۆمان ڕاهێنین و فێری ئەم جۆرە ببین و تێبگەین. دەنا ناتوانین بژەنین. manche Sachen so artikuliert werden oder ausgesprochen. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا لە سنتەری لێکۆڵینەوەی پەروەردەیەکانی دهۆک کۆڕێک لەبارەی بارودۆخی وەرگێڕان لە کوردستان ئەنجامدرا. کۆڕەکە بە ناونیشانی چی بکرێت بۆ ئەوەی وەرگێڕان باشتر بکرێت. تایدا کۆمەڵێک ڕۆشنبیر و وەرگێڕ کەسانی ئەکادیمی بەشدار بوون. باس لە چۆنێتی پێشخستنی بواری وەرگێڕان کرا لە کوردستاندا و گرفتەکان گفتوگۆیان لەبارەوە کرا. وەرگێڕان شتێکی سەرەکی و ئەساسیە بۆ پێشکەوتنە هەچ مجتەماعەکەی و دەبشێت وەکیبێژی گەل هەمی مجتەماعات و گەل هەمی خەڵکیدی تەفاعلی بکات و استیفادی بکات هەمی بوارە مەدید وەرگێڕان دەمە لەگەلێکی لاوازە ئەمجەلبێ لێرەدا ئەم وەک سنتەری بەکۆلینی پەروەردە زانکۆی دهۆک بەهەفکاری گەل سنتەری ڕۆشنبیری جیڤاکی زانکۆی دهۆک و بەهەفکاری کۆلیژە زمانی زانکۆی دهۆک کو ئەف بابەتە سێتەوەرە ئەم سەر باخبین ومە داخواست کردین میوانێتمە هەمی ئەبێت نخبەنە ئەبێت کو پەیوەندی بمەسالێت وەرگێڕانی هەیە کو ئەم چی بکەین کو ئەبێ بوارێ پێش بێخین ئان بهێزتر بکەین. ئاستێ وەرگێڕانێ شێوەیەکە گشتی لە هەرێما کوردستانê یعنی هەندی وەرگێڕان بێدەگرن ئەم دە هەر بێژن نەل ئاستێ پێدویە چونکی وەرگێڕان کارێکێ gelekî pêdiviye bêhêtekirin et hemî buwaran da. Taybet jî li parêzgeha Duhokê bi rastî jî gelek astekê lawaza. Ya rastî ne wergeran li astê lawaza belkî çapkirina berhemê wergerayê ya astekê lawaz da. Çunkî me heta radekî gelekê baş wergêret heyn ew kesî heyn ku xwal wergeranê jî kene xwedan û kesên gelek ji hatînê ji wergeranê da. Bes kiryara çapkirinawa berhemê wergerayê gelek lawaza lawa jî berhem kêm dikete bazar da dît namin destxweşiyê zanka Duhokê bo danana vê rêniştinê senterê em bêjin rewşenbîriyê civakî li zanka Duhokê bes şîna va korosmînara şîna va konferansa hemiya heger piştevanî çapkirinê xwe bêtekirin ya ji min vedê astê yê çapkirinê ştet qonaxek vedî da de gelek berhem kevne bazarê. کۆمەڵی قوتابی قوتابخانەیەکی دو ناوەندی کچان لە شاری هەولێر ژیانی هونەرمەندانی کورد بە زمانی ئینگلیزی دەکەنە کتێب. سەرەتای پرۆژەکەیان بە یارمەتی مامۆستاکانیان دەست پێ دەکەن و بایۆگرافیای ژیانی هەردوو هونەرمەند هۆمەر دزەی و ئامانج غازیان کردە ئینگلیزی و بڵاویان کردەوە. کە لە گوگل سەرچەکەی بۆ هونەرمەندە کوردەکان هیچت بەدەست ناکەوێت کە فۆلکلۆر بیتن. ئێمەش ئەمانەوێ ئەوە زیندوو بکەینەوە بۆ ئەوەی ببێت بە پردی پەیوەندی
لە نێوان هونەرمەندانی دەرەوەی کوردستان و هونەرمەندە کوردەکان چونکە هونەرمەندەکانی ئێمەش ئەبێ ناوبانگیان هەبێ. ئەمە یەکەم جار بیستمان لەسەر سۆشیال میدیا و لە ڕێی گوگل ئەوانە هەندێک زانیاری کۆبکەینەوە پێشەوەی مقابلەیان لەگەڵ بکەین بەڵام خۆتە زانیاری کەمە بۆیە ئەنی ئەوەندە زانیاریمان نەبوو هەر لە دوور ئەو هونەرمەندانمان ئەناسی بڕیارمەندا کە بچین مقابلەیان لەگەڵ بکەین و پاش مقابلەکە ئەوە داوامان لێ کرد بە پوختی باسی ژیانیان بکەن و ئەو قسانەی کردیان کە ڕیکۆردمان کردبوو تەرجمەی زمانی ئینگلیزیمان کرد پاشتر چەند مامۆستایەک بە یارمەتی چەند مامۆستایەک و چەند قوتابیەکان توانیمان ڕێک بێخین. چیرۆکەکانی ژیانی مرۆڤ ئەو چیرۆکە کوردەواریانەی شەوانە بە منداڵی بۆمان دەگێڕدرانەوە زۆر جار لە یادەوەریمان دەرناچێت و کاریگەری بەسەرمانەوە دەمێنێت. هونەرمەندی شێوەکار سمکۆ ئەحمەدێکێکە لەو هونەرمەندانەی ئەو چیرۆکانەی کردوتە تابلۆ. کاتێک تەماشای تابلۆکان دەکەیت نەک تەنها چیرۆکی کوردەواری بەڵکو چیرۆکی نەتەوەی تریشی تێدا دەبینیت. سمکۆ توانیوەتی تابلۆکانی لە وڵاتانی جیهان نمایش بکات و ببێتە جێگەی سەرنجی ژاپۆنیەکان. من نتوانم بڵێم هونەری شێوەکاری لە مناڵیەوە لە منابوو. من بیرمە یەکەمی جار کە مناڵ بووم مامۆستای وێنەمان کارێکیانی کە بیکەم کە ڕۆژمە ماڵەوە زۆر بە دڵ و داوێن کردم کارەکە بەس کە چوومەوە مەکتەب لە باتی دەستخۆشی زندەیەکم خوارد. مامۆستاکەمان وتی چارێک تر کە بڵێن کارێکم مای تێبێنیە خۆت ئینیکەی بیکەی. بەس منەو کاتە بڵێن لەو قسەی مامۆستاکەمان ناگەشم بەس دوای بڵێن ماوەیەک تێگەشتم کە مامۆستاکەمان کارێکی منی بەلاوە جوان بووە ئەوە بوو ئەوەی کە بڵێن چەکەرەی بڕوا بە خۆبوون لە منە دروست ببێت وەکو بڵێن شێوە کارێکی لە ئەتوان بڵێم لە سەرەتای مناڵیمەوە من خولیای هونەری شێوەکاری و ڕەنگەکان و فۆرمەکان بوو. یەکەمین بڵێن پێشەنگای شێوەکاریشم لە ساڵی 93 کردەوە لە سلێمانی. لە ساڵی 1995 لە ڕێکخراوێکی مرۆیی ژاپۆنی کارمە کرد کەەوە کوانتازیار کارمە کرد چەند بڵێن قوتابخانە و بینایەکم بۆ دیزاینکردن لە ساڵی 96 لەگەڵ ئەوان ڕۆژمە ژاپۆن. زۆر بڵێن وڵاتی حەزین گەڕا من بەهۆی ئیشەکەمەوە. تەسەورەکەم بڵێم تەجروبەی خۆم وەکو بڵێن ئەندازیارێک و مۆزەفێکی دەولی لەو ئینانە وڵاتانە ڕەنگانەوەکی گەورەی هەبوو لەسەر کارە بڵێن هونەرەکانم چونکە کارەکانی من وەکو هەردەم بڵێن لە ژیانەوە لە چیرۆکانی ژیانە جارێکی من بڵێن بە ڕنگ و فۆرم ئەو بڵێن چیرۆکانی کە بڵێن خۆم لە ژیانمە تەجروبەم کردوون ئەمەوە لە فۆرمی کارێکی هونەریە پێشکەشیان بکەم. لە کوردستانە پێشەوەی کە بڕۆمە یابان سێ پێشەنگای تایبەتیم هەبوو لە سلێمانی دووهۆک بوون. پاشان کە چوومە ژاپۆن لە بڵێن ژاپۆنیش تقریبا 4 پێشەنگای تایبەتیم کردەوە. پاشانش کە لە ئەفغانستان بوو پێشەنگای تایبەتیم کردەوە لە سیرالیۆنیش لە ئەفریقا پێشەنگای تایبەتیم کردەوە. لە ئەوروپاشان لە بڵێن زۆربەی زۆری وڵاتەکانە پێشەنگای تایبەتیم هەیە کە دوا پێشەنگای تایبەتیم بەهار هەرگیز نامرێت لە شاری هێند بوو لەندەن بوو لە بەریتانیا کە ساڵی پار بوو بۆ تقریبا هەفتەیەک بەردەوام بوو. توان بڵم ستایلی من
لە سەرەتاوە سوریالیزم بۆ سوریالیزم لە خەونەکانمان هەیە من بڵێن لە مناڵیەوە زۆر معجب بووم بە چیرۆکانی نەنکم کە زۆر چیرۆکی سین بن ئەوە نیە سوریالی بوون بۆیە منەڵێم هەردەم بڵێن ستایلی بڵێن هین ستایلی کارەکانی من سوریالین بەس دائمەش بە نەبزەیەکی بڵێن ئەبستراکتشەوە ئیشەکەم بۆیە توانم بڵم لە نێوان سنووری سوریالیزم و ئەبستراکتا من ئیشەکانی من لە بڵێن ئەو هینەیە سنوورەی سوریالیزم و ئەبستراکتا بەس من وەکو بڵێن هونەرمەندێک هەست دەکەم هونەر ئەوە نییە ڕیفلێکشنی هینە بڵێن ئەحساسی بەشەرە لە زەمانە جیاوازەکانە بۆیە من بەپێی بڵێن زەمانینەکانە جیاوازەکان هەست دەکەم کە ئینسانەکان ئەحساسێک گۆڕێ ئەحساس هونەری بڵێن ڕاستەقینەش ئەبێت بڵێن ڕنگدانەوەی ئەحساسی هونەرمەند بێت لەو بڵێن زەمن و کاتەیە. ئەنفال بۆ من بەس مجرد چیرۆکێک نەبوو کە لە دەرەوەی ژیانی من ڕووبا کاتێک کە من گەنج بووم بڵێن هینەکان ئەنفالەکانیان بە پاسەکان لە لای بڵێن ماڵیەمەوە هێنایە لەویانە پاسەکانیان وەستا بوو من چوم ئاو بەرم بۆ مەجموعەیەک لە لەوانەیە کە ناو پاسەکان بوون مەجموعەیەک ژنی بڵێن گەرمیان بوون مناڵ و ژن زۆر تین و شەکەت کە من باز لە ئەنفالەکەم دەموچاوی ئەو ژنانی ناو پاسەکە یەتەوە بڵێن بە چاوم بۆ یاڵێم کارەکانم هەردەم لە ژیانەوە هاتوو. هونەر وەکو خودی خۆی ئەحساسێکی ناوخۆی ئینسانەکە لە هەموو ئینسانێکە هەیە بەڕامي بەس نییە هونەرمەند جورئەتیەوەیە کە ئەو ئەحساسەی خەونانەی خۆی بخاتە ناو چوارچەوەی کانڤانسەکەەوە. نووسەر کاتێک هەست بە هەبوونی گرفتێک دەکات لە ناخی خۆیدا هەوڵی نووسینەوە و شوبهاندنی ئەو هەستە دەدات تا لە ناخی دەردەچێت و لە کۆتاییدا ئەو هەست و خەیاڵانە دەبنە هەوێنی چیرۆک و ڕۆمانی سەرسوڕهێنەر. حەلیم یوسفی ڕۆمان نووس وەحشەکەی ناخی نووسیوەتەوە و بەم دواییانە بە چاپی گەیاندووە. حەلیم یوسف خەڵکی باکووری کوردستانە و لە بەرلین دەژی لە ڕۆمانەکانیدا چیرۆکە شاراوەکانی کۆمەڵگەی کوردی دەنووسێتەوە. ناوێ من حەلیم یوسفە ئەس ji Rojavayê Kurdistanê me li Amûdê ji dayîk bûme ji sala 2000 heta niha ez li Almanyayê dijîm li bajarê Wuppertalê heta niha 10 berhemê min bi zimanê Kurdî derketine 5 jê roman 5 jê pirtûkên çîrokan berhemê min bo hinek zimanê din jî hatine wergerandin wek Tirkî, Farisî, İngilîzî, Almanî. برهما منا داویê romana Wehşê di hundirê min de bû. Wehşê di hundirê min de di sala 2018 di dawiya 2018 ji nav weşanên peywend li Stenbolê û li Amedê derket. Ev roman li ser wan rûdanên salên dawiyê ye got li Sûriyê bi giştî û li Rojavayê Kurdistanê bi taybetî ew hovîtî û wehşiyeta got em veciniqan din rûda me hinekî xwest ez li jêderên vê hovîtiyê li jêderên vê wehşitiya got me her kesî yanî ji nêzik vedît mixwest ez li jêderê wê bigerim û ez hinekî ronahiyê bavêjim ser sedemên wê. Belê di zimanê erebî jî romana Wehşê di hundirê min de bi navê El-Wehş Lezî fî Daxilî min bi xwe erebiya wê amade kir û ji nav weşanên dar safsafa li Misrê derket. Di meha di duan ji sala 2019 jî li Misrê Festîvala Qahîra ya wêjeyiya navnetewî hebûn. Wêjeya Kurdî jî layıqî wê yekeyî got karibe ciyê xwe di nav wêjeyên zimanên din de li hemû deverên cîhanê got karibe ciyê xwe yî layiq bibîne. Mirov dikare behsa
مساجن پر عالی بکه گو گلک عالیه و هنک عالیه و تا که کسانه هنه گو نفساندنا ویجه بخواه دیارده که تا که کسانه گوش هندره مروف دردکوه یعنی او آگر و شواتا ده هندره مروف ده هر چندی یعنی گلک خمگینی و ایجی تید هبلی مروف دکاره و خمگینی و ایشی با آوائه که خوشک وکو ویجه جبو خوندوانان پیشکش بکه. لە دوابڕگەدا باس لە کوردێک دەکەین کە لە بەرلین ساز دروست دەکات. دروستکردنی ئامێرە میوزیکەکان پێویستی بە شارەزایی و وردەکاری هەیە. هەبوونی خولیا و خۆشەویستی بۆ میوزیک و دروستکردنی ئامێرەکان دەبێتە هۆی بەردەوامبوون لە کارەکە. مەتین ئۆرگەن کوردێکی باکووری کوردستانە لە شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا ساز دروست دەکات و دوکانێکی ساز و ئامێرە میوزیکێک ڕۆژهەڵاتەکانی کردوتەوە. Mesela insan çi yeki ki temuri ki doxazı, em dikarim bêjin tu kî canê darê dixwaze divê dara firforeka veya da dara mişmişa dara kirazê ez dixwazim. Gorî wî em dest pê dikin çi dilê wî de çi heye, darê wî çi bibe, nexşê wî çi bibe. Gorî wî em hesabê dikin nêzîkî 4 hefta, 8 hefta da em temurî wî xilas dikin, em didin destê wî. Baş baş. Metin abi çavay başı. Vakumando bimane megiri daye megiri vakumando bimane zaman khira emtidane Ez kef xweşim kin viraha dukanekî me hey. Em dikan bên vira cemhev em cemhev rûndinin, em saz dê dixînin, em kilaman dêjin, em car hey kêf dikin, car hey qezî dikin. Etor balkeçi Kurda em de yekî em tembur dibêjin, em her awayî vê em çê dikin. Piranî jî em dikarin bêjin Alewî Kurdê me Alewî pêk tînin, kar tînin gelekî wana. Dudiyan bizikê em dikarin rojalat havîn de pir însan piranî jî Kurdê me Bakur başûr lê dixin. Em dikarin bêjin bizkî hinekî jî ereba lê dixin. Tewr balkeş jî tewr baş siyamîn jî tefê gelek Kurdê me niha wana lê dixin. Em dikarin bêjin dîsa rojhilat avînê de jî gelek însan gelek millet wana lê dixin. Ew hinekî darê wî tek parçane hinekî kevne yani em dibêjin dara mitebîrê darekî pir hêjayê gerek dara kevne bi xweşî were işkarî em dikarin bêjin
me pir xemel ser wî çê nekiriye yani pir neqş çê nekiriye hinekî me natûr girtiye wilo yekî wilo xwastiye me wilo çêkiriye jê re.